بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سڵاو ئەم کاتتان باش لە هەر کوێهان هیوامان خۆشی و سڵامەتیتانە ئەم جارێژ لە بەرنامەی کۆمەڵا سوڕەوانەوە دەبینە میوانی ماڵەکانتان ئازیزان باسی گەرمی چەند ڕۆژی ڕابردووی کۆڕ و کۆمەڵ و خەڵکی کوردستان لە ناوخۆی وڵات و لە دەرەوە سەبارەتە بە جێبەجێکردنی قەراردادی ئەمنیەتی نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی عێراق و چوونی کۆمەڵی پێشمەرگە و بنەماڵەکانیان لە زەڕگوێز و بانە گەورە و زەڕگوێزەڵەوە بۆ کەمپی سوورداشت و هەلومەرجی تازە پێکات و بۆ باس و لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە و وەڵامدانەوە بەم پرسە جاوامان لە هاوڕێی برایم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە کردووە لەم بەرنامەدا لەگەڵمان بەشدار بێت و وەڵامی چەند پرسیارمان بداتەوە. سپاس بۆ هاوڕێی برایم، هیوادارم تا کۆتایی بەرنامەکەمان ئێوەش بینەر و بیسەریان بەرنامەیە بن. هاوڕێی برایم زۆر سپاس بۆەوەی داوەتی ئێمەتان قبول کرد و زۆر بەخێربیت بۆ بەرنامەی کۆمەڵەوە سوڕەوە. زۆر سپاس بۆ ئێوە و عەرزسڵاومەیە لە خزمەتم و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس هاوڕێی برایم. هاوڕێی برایم پێش ئەوەی پرسیارەکانم سەبارەت بە بابەتی و توێژەکەمان دەست پێ بکەین بینەرانی ئازیز ئاگادارن کە ئەمڕۆ ڕاگەیاندنی کمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە مانگرتنی گشتی لە کوردستان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بڵاو بووە. جاوا دەکەم ئەگەر ڕوونکردنەوەی یان پەیامێکتان لەم بارەوە هەیە بۆ بینەران باسی بکەن تا دوایی بڕینە سەر پرسیارەکانی ترمان. بەڵێ هەروەکو لە ڕاگەیاندنەکەدا هاتووە ڕۆژی 25 شەهریوەر 25 خەرمانان ساڵهاتی دەستپێکی شۆڕشی ژینایە. لەو ڕۆژەدا بوو کە ژینای عازیز لە گۆڕستان ئارامستانی ئایچی لە شاری سەقز ئەسپەردەکرا بە بەشداری هەزاران کەس لە خەڵکی شاری سەقز و بە بەرزکردنەوەی دروشمی ژن ژیان ئازادی چەخماغەی شۆڕشێک لێدرا کە بە خێرایی سەرتاسەری ئێرانی داگرت و زۆر زوو سنوورەکانیشی تێپەڕاند و نێونێوبانگێکی نێونەتەوەیی بەدەستێنە. ئەم شۆڕشە تا هەر ئەوڕۆ تا هەر ئێستاش ئیدامەی هەیە و شایستەیە کە ڕێزی لێبگیرێ و دەتوانم بەڵام یەکێک لە مێژوویترین یا گرنگترین ڕووداوەکانی مێژووی هاوچەرخی کوردستان و ئێرانە. بۆیە حەقی خۆیەتی و جێگای خۆیەتی کە بە شایستەترین شکڵ یاد و خاترەی بەختکردوانی دەستکەوتەکانی دروشمی ڕزگاری بەخشی هەموو ئەوانە لە ساڵهاتی دەستپێکردنەکەیدا زیندوو بکرێتەوە. هەر بۆیە کۆمەڵێکی زۆر کۆڕ و کۆمەڵی مەدەنی و سیاسی لەناو لە دەرەوەی وڵات و هەروها حزبی سیاسی کوردستانی و غێرە کوردستانی و لەگەڵەوانە کۆمەڵەش بانگەوازی ئەویان کردووە کە ڕۆژی یەکشەمبە 25 مانگی خەرمانان 25 شەهریوەر کوردستان ئەتسابێکی مانگرتنێکی عمومی سیاسی بەخۆیەوە ببینێ. پەیامی ئەو مانگرتنە بریتیە لە زیندووبوونی شۆڕشی ژینا، بریتیە لەوە کە خوێنی جانبەختکردوانی ئەم شۆڕشە بە فیڕۆ نەچووە، بریتیە لە ئەزم و ئیرادەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ درێژەی ئەو شۆڕشە و بە ئاکام گەیاندنی. هەر بۆیە من پێم وایە جێخۆیەتی و دەبێت داوا بکەین و تەوەقۆمانەوەیە لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان کە لەو ڕۆژەدا دوکان و بازارەکان تەعتیلکان، شوێنی کار و خزمەتگوزاری هەرچی هەیە تەعتیل بێ و ئیدارەجات و بانکەکان و ئەوانە تەعتیل و خولاسە کوردستان سیمایەکی یەکگرتوو بەخۆیەوە ببینێ کە نیشان بدا کە وەفادارە بە دروشمی ژنژیان ئازادی و بە دروشمەکانی و شۆڕشە، وەفادارە بە ئامانجی، وەفادارە بە خوێنی جانبەختکردوانی. ئێمە چاوەڕێ ئەوە دەکەین کە ڕۆژی یەکشەمبە ئەو مانگرتنە گشتیە لە سەرتاسەری کوردستان بەڕێوە بچێت. هەروەها بە پێی سونەتێکی هەمیشەیی ڕۆژی جومعەش ڕۆژی جومعەی پێشووتر ینی لەواقعدا سبەی نادووی سبەی کە ڕۆژی جومعەیە ئەمە معمولاً خەڵک دەچێتە سەر مەزاری جانبەختکردوان و ئێمە هیوادارین کە لەو چوونە سەر مەزاری جانبەختکردوانیش لە خانەوادەکان بە تەنیا بەجێ نەهێڵین، یارمەتیان بدەین، لەگەڵیان بین، هاودەردیان بین و دەستە گوڵی ڕێز و خۆشەویستی برینە سەر گۆڕی جانبەختکردوانیان دایبنی.
وەدەوارم کە ئەم بانگەوازە وەڵامێکی شایستە وەربگرێتەوە تۆقۆمانەوەی هەوڵ دەدەین و ئومێدوارم هەموو هاوڕێیان و هەڵسوراوانی ئێمە کە ئێستا بە تایبەتی گوێبیستی ئەو بەرنامەیان بەدەم ئەم بانگەوازەوە بچنەوە بۆ بەسەرکەوتن گەیاندنی هەموو هەوڵ و کۆشیشی خۆیان بەڕێوەبەر. بەڵێ زۆر سپاس هاوڕێ برایم. سەبارەت بە پێشەکیەکە کە ئاماژەمان پێکرد لەسەر لایەنەکانە، سەبارەت بەو بارودۆخە تازەیە کە بۆ حیزبە سیاسیە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان لە هەرێمی کوردستان لە 2 ساڵی ڕابردوودا هاتووەتە ئاراوە، قسە و باسی زۆر کراوە. ئێوەش خۆتان لە مەجای جۆراوجۆردا لەم بابەتەوە قسەتان کردووە. هۆکاری سیاسی چڕبوونەوەی فشارەکان لەم دەورەیەدا چییە بەڕای بەڕێستان؟ واقعیت ئەوەیە کە ئەو سەرەتای دەستپێکی ئەو فشارانە یا لەواقعدا ئەو مەقتەعەی کە تێیدا ڕێککەوتنامەی ئەمنی لە نێوان دوو دەوڵەتی ئێران و عێراق و هاژۆکرا هاوکاتە دەگەڵ درێژەی شۆڕشی ژینە. ئەنی ئێمە لە قۆناغگەلێکی جۆراوجۆردا مەسەلەن لە ساڵەکانی زۆر پێشتر بەتایبەت لە جستانی 96 لە پاییزی 98 ئێمە ئەترازات و خۆپیشانداوان وشتی گەورەمان لە هەموو ئێران دیتووە، بەڵام هیچ کام لەوانە بە ئەندازەی شۆڕشی ژینە حساسیەتی کۆماری ئیسلامی هەڵ نەخران و نیگەرانی کۆماری ئیسلامی نیگەرانی لەنێو دەستگای کۆماری ئیسلامیدا پێک نەهێنا و ئەو ئامادەکردن و ئەو فشارانەی کە بەڕێوەی برد هەموو نیشان دەدا کە چه ئێشێکی لە نەتیجەی شۆڕشی ژیناوە پێگەیشتوە. جا لێرەدا واقعیەتێک دێتە بەرچاو ئەوی ئەو کە بە پێچەوانەوەی کە بەعزە کەسێک ادعا دەکەن کە حیزبە سیاسیەکانی کوردستان و بە تایبەت کۆمەڵە دەوری نەبووە یا دەوری لاواز بووە لە شۆڕشی ژینادا، دەبێ ئەوە لە کاردانەوەی جمهوری ئیسلامی بەرامبەر بە مۆقعیەتی ئێمە لە هەرێمی کوردستان ببینێ. یەکێک لە کاردانەوەکانی ئەوە تەماشاکەن شۆڕشی ژینا شۆڕشێکی چەکداری نەبوو، شۆڕشێکی مەدەنی بوو، شۆڕشێکی جەماوەری بوو و کێشەیەک لە سنوورەکانەوە بۆ جمهوری ئیسلامی نەخڵقا بوو لە پێناوی ئەو شۆڕشەدا و بەهۆی ئەو شۆڕشە. بەڵام ئەی بۆچی پیلەی بە ئەو هێزە سیاسیانەی کە چەکدار بوون لە هەرێمی کوردستان پیلەی بە ئەوانە گرت؟ بۆچی تەواوی هەوڵ و تەقەلای خۆی هێنا سەرەوە کە بە جۆرێک لە جۆرەکان موقعیەتیان تەزعیفکە، مەحدودیان کاتەوە لە هەرێمی کوردستان، زەربەیان لێبدا و بیان خاتە موقعیەتێکی دژوارەوە. دقیقەن بەهۆی ئەوە کە دەیزانی چه کاریگەریشیان هەیە و نیگەران بوو لەوەی کە لە درێژەی ئەو کاریگەریانی ئەوان شۆڕشی ژینا قوڵتر بێتەوە، زۆرتر پەرەبستێنێ و ئەوە لە واقعدا یەکێک لەو ئیقداماتە بوو کە جمهوری ئیسلامی کردیە بەر بۆ ئەوەی کە ئەم خەیاڵی خۆی ئەو شۆڕشە دابمرکێنێتەوە. ئەوە هۆکاری ئەسڵی مەسەلەکەەوە بوو. دەپێژان موشک بارانی مەقەڵاتەکەی کرد، دوای ئەوە هەیئەتیان هات بۆ لە بانترین ئاستا هاتن بۆ عێراق و ئەو قەراردادە ئەمنیانی واژۆ کرد. یعنی زۆر جاری وا هەیە تۆ هێز و توانای خۆت ئەگەر ڕاستەوخۆش گوت هەڵنەسەنگێن درێ بەهۆی شەرایط و بارودۆخەکە دەتوانیت لە ناوچاوانی دوژمندا ببینی، یعنی دەتوانی لە کاردانەوەی دوژمن بەرامبەر بە تۆدا ببینی. ئەو کاردانەوەی کە جمهوری ئیسلامی لە توولی ئەو چەند مانگ 1-2 ساڵی ئەخیردا لە خۆی نیشانداوە لە بەراورد دەگەڵ هەموو دەورەکانی ڕابردوو جیاوازە. لە 96 و 98 خەباتی جەماوەری سەرتاسەری لە ئێران کەوتەرەوە، زۆریش پرتەوژم و بەهێز بوو. بەڵام لەبەرەوەی کوردستان محوەری ئەو حرەکەتە نەبوو، لەبەرەوەی کوردستان چەخماغی ئەو حرەکەتان لە کوردستانەوە لێرە درابوو بە دەرەجەیە کەم و زۆر کۆمەلگای کوردستانیش ئەڵبەتە هەمڕایی کرد، بەڵام دەرحاڵ جیاواز بوو لەوەی کە لە شۆڕشی ژینادا ڕوویدا. پس واقعیت ئەوەیە کە ئەگەر لە ئێمە پرسی هۆکاری ئەوە چیە؟ هۆکاری بەرپابوونی شۆڕشی ژینایە ئەو زەرفیەتانەیە کە شۆڕشی ژینا نیشانیدا کە کۆمەلگای کوردستان هەیەی و ئەو کاریگەریانەی کە کۆمەلگای بە حیزبی بووی و کۆمەلگای حیزبی کوردستان هەیەی، ئەوە هۆکاری ئەسڵیەتی و
هەر ئەوەشە بەڕاستی هیچی لەگەڵ ناکرێت چونکە ئەم حزبانە ئەوە هێزی چەکداریان نەبوو کە لە سەر سنوورەکانەوە کاریگەریان بوو بێ لەسەر بەرپابوونی شۆڕشی ژێنا و لەسەر درێژە پێدانی بەڵکە ئەو جەماوەری خەڵکە بوو کە گوێبیستی بڕیارەکانی ئەو حزبانە بوو وەختی بانگەوازی مانگرتنی گشتی دەکرات جوابیان دەداوە وەختی بڕیاریاندا کە نیزازە نەدەن کۆماری ئیسلامی ئەو شۆڕشە میلیتاریزە بکە و لە نەتیجەدا جیای کاتەوە لە باقی شوێنەکانی دیکە ئێران و سەرکوتیکا بە تاقیب خاتەوە سەرکوتیکا ئەو بڕیارە بەڕێوە چوو ئەمە هەموو نیشان دەدا کە زەرفێتەکە زەرفێتێکی سیاسیە زەرفێتێکی کۆمەڵایەتیە زەرفێتێکی مێژوویە و پەیوەندێکی زۆری بە مەحدودیەت و بە فشاری کۆماری ئیسلامی بۆ سەر حزب سیاسیەکان لە هەرێمی کوردستان نییە و بەوە چارەی ناکرێت یعنی کۆمەلگایەکی کە 45 ساڵە خەباتێکی بێپسانەوەی جەماوەری تا لە جەریاندا بووە و لە ئاسی جەماوەریشدا لە جەریاندا بووە ئەو کۆمەلگایە بە مەحدودکردنەوەی بەشێک لە تەشکیلاتی ئەلەنی ئەو حزبانە لە مەرزی لەو دیوی سنوورەکان ئەو کۆمەلگایە بەمانە کۆنتترۆل ناکرێت بەوانە شۆڕش و خەباتەکەی خامۆش ناکرێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ برایم ماوەی نزیک بە 40 ساڵە کە سەرکردایەتی حزبە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن لە کوردستانی عێراقا لەوانەیە نەوێک لە خەڵکی کوردستان ئاگاداری ئەو مێژووە نەبن جاوامەوەیە ئەگەر بە کورتیش بووە باسێک لەو مێژووە بۆ بینەرانمان بکەن و ئەوەی چە قۆناغگەلێکی تێپەڕاندووە. پێشەم شتێک واقعەتێک دەبێت وە بیربێنەوە من چەند ڕۆپێ لە کۆبوونەوەیکی نێوخۆی تاکیدم لەسەر کردەوە ئەویش ئەوەیە کە کۆمەڵە هیچ سەنگەرێکی بەبێ مقاومەت چۆڵ نەکردو لە 45 ساڵەوە پێشەوە لەو وەختەوە کە جمهوری ئیسلامی هێرشی هێنا بۆ سەر کوردستان و مقاومەت لە شارەکانی کوردستان دەستی پێکرد لەو وەختەوە تا بە ئەمڕۆ ئەم سونەتە بەڕێوە چۆ خۆمانایەوە نەبوو کە ئێمە دەتوانین بەرامبەر بەو تەوژمی هێرشی جمهوری ئیسلامی فقط بە هێزی چەکداری خۆمان مقاومەت بکەین و تێکی بشکێنین و گۆرە ئێران لە ڕێگای کوردستانەوە ڕزگار بکەین جمهوری ئیسلامی لە تاران بڕوخێن مەسەلەوە نەبوو مەسەلەوە بوو ئێمە دەمانزانی مقاومەت هەزینەی کەمترە لە تەسلیم بوون و لە پاشەکشە و هەزیمەت ئەوە یەک دووەمەن مقاومەت ورە دەبەخشێت مقاومەت ئەتم بڕوا بەخۆ دروست دەکات مقاومەت زەرفیەتی سەرهەڵدانەوە و بوژانەوە دەخۆڵخێنێت بۆیە ئێمە شاری سنە مقاومەتمان کرد 24 ڕۆژ دوای لە کاتی خۆیدا پاشەکشەمان کرد لە شارەکانی دیکەی کوردستانەوە مەهاباد سەقز بۆکان هەموو شارەکانی دیکە هەنگاو بە هەنگاو دوای ئەوە جمهوری ئیسلامی هێرشیان بۆ سەر دێهاتی کوردستان لەوەش مقاومەتمان کرد ئەم مقاومەتانە هەمووی ئەگەر بدێ دەمیەک تا دەگا بە ئەو وەختەی کە ئێمە ئاخرین سەنگەری مقاومەتمان بۆ کمیتەی بۆ ئۆرگانەکانی ناوەندیمان لە ئالان بەجێ هێشت و پەڕین هاتی ناو دیوی سنوور ئەوە هەمووی نیشان دەدا کە ئێمە ئەو سنەتەمان بەڕێوە بردووە و کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەشدا کە قوربانیان بۆ داوە بەڵام قازانجیان کردو تێدا من بارەها ئەوم کتۆکە تەلەفات و خەساراتی خەڵکی کوردستان بەهۆی مقاومەتیەوە کەمتر بووە لە تەلەفات و خەساراتی هەر کام لە ئوستانەکانی دیکەی ئێران و هەر کام لە بەشەکانی دیکەی ئێران مقاومەت دەستکەوتی بووە و هەر ئەو مقاومەتە بووە کە شتێکی بەناوی بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستان زیندوو ڕاگرتووە و ئێمە هەمیشە دنیا دەتوان ئەتراف بۆ دەکات کە بزوتنەوەیەک بە نێوی بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستان وجودی هەیە و ئەو بەردەوامی ئەو بزوتنەوەیە حاصلی ئەو مقاومەتە بوو جا ئێستا بێمە سەر ئەو بەشی مشەخەسی ئەو پرسیارەکەیەوە جارێک ئێمە وەختێک کە باسی ئۆرگانەکانی ناوەندی کۆمەڵە دەکەم کۆمیتەی ناوەندی و ئۆرگانانی کە بە دەوروبەریەوەن و ئۆرگانە مرکزیەکانی ئۆرگانە مرکزیەکانی دوای ئەوەی کە ئیتر مقاومەت لە ئالان ئیمکان پەزیر نەبوو هاتین بۆ ئەو دیوی سنوور دوو ڕێگامان لەبەر بوو دوو مەسیر هەبوو مەسیرێک ئەوە بوو کە بچین بەرەو ئەو شوێنانەی کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقدا بوو و مەسیرێکیش بەرەو ئەو شوێنانەی کە چۆڵ کرابوو و کەم و زۆر لەژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستان و بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بوو دوو مەسیرمان لەبەر بوو
دەوڵەتی عێراق ئەو وەختی ئێمە پەیوەندی دیپلۆماتیکمان بوو لەگەڵ دەوڵەتی عێراق دەوڵەتی عێراق تەشویقی دەکردین بڕۆین بەرەو مەلاتە یعنی ناوەندەکانی مەرکەزیمان دەنا هێزی پێشمەرگە لە ناوە هەر بوو ناوەندەکانی مەرکەزیمان و کۆتێ ناوەندیمان بچێ بەرەو مەناتقی شوێنەکان ژێر دەسەڵاتیەوەن ئێمە ئەو مەسیرەمان انتخاب نەکرد و هاتیم بەرەو مەسیری شوێن ئازادکراوەکان یا شوێنە چۆڵکراوەکانی کوردستانی عێراق ئەوە خۆی ینی انتخابێک بوو لەو وەختەوە کە ئێمە ئەو انتخابەمان کردووە بەهۆی تێکەڵاوبوونمان دەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان و لەو مەناتقە بەهۆی تێکەڵاوبوونمان دائیمەن لەژێر فشاری دەوڵەتی عێراقدا بووین لە 1970ەوە کە ناوەندەکانی مەرکەزی ئێمە لە ئالانەوە لە ئالانی سەردەشتەوە گواستراونەوە بۆ ئەو دیوی سنوور هاتوون بۆ دیوی کوردستانی عێراق لەو وەختەوە تا ئەو وەختەی کە 1989 کە ڕژیمی عێراق 1990 کە حملەی عێراق بە کوێیت و دوای ئەو ماجرایانەی کە بەسەر عێراق هات و دەسەڵاتی دەوڵەتی عێراق بەسەر کوردستان لەسەر دەستچوو ئێمە بەردەوام لەژێر فشاری دەوڵەتی عێراقدا بووین کە ڕابطی دیپلۆماتیکیشمان هەبوو دەگەڵی لەژێر فشاری دەوڵەتی عێراقدا بووین بۆ بەرتەسکردنەوەی پەیوەندەکانی خۆمان و دابرانی پەیوەندەکان هەم بڕینی پەیوەندەکانی خۆمان لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانی عێراق کە ئێمە نەدەچوینە ژێرباری ئەوە یەک دوو نەدەچوینە ژێرباری ئەوەی کە ناوەندەکانی دەسەڵاتمان ناوەندەکانی مەرکەزیمان بێنینە ژێر مەناتقی ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق ئەو مقاومەتە ئێمە باجی هەبوو ئەڵبەتە چەندین جار مەقەڕاتی ئێمە لە شوێنە جۆراوجۆرەکان لە مالومە لە بۆتێ لە هەموو ئەوانە کەوتە ژێر تۆپباران و بۆمبارانی دەوڵەتی عێراق و ژمارێکی زۆر لە هاوڕێیانمان گیانیان بەخت کرد تا کاری ئەو فشارانە گەیشت بە جێگایەک کاری بەجێگایەکەی تر بۆمبارانی شیمیاییشان کردی بەڵام ئەوە هاوکات بوو دەگەڵ ئەو دەورەیە کە لە کوردستانی عێراق ئەنفال ڕوویدا ینی دەوڵەتی عێراق دەستی کرد بە کوشتار و قەتڵعامی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان عێراقیش پاشەکشەیان کرد کوردستان بەجێمە و کوردستانیان بەجێ هێشت و کوردستانی عێراق بە تەواوی کەوتە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق ئەوەش قۆناغی بوو ئێمە کە ئێمە ناچار بووین مەقەڕاتی خۆمان بەرینە ژێر مەناتقی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عێراق ئەو قۆناغە ئەساسیەیە ڕاستە ئێمە زۆر ئوردوگامان گواستۆتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە بە پێی بارودۆخی جەنگی وانە ئوردوگای ناوەندیمان مەزمە بەڵام ئەمەیان جیاواز بوو لەوانی دیکە ئێمە لە بارودۆخێکی تەواوەن جیاوازەوە دەگوازراینەوە بۆ مەناتق بە پێچەوانەی مەیلی خۆمان هاتی لەژێر مەناتقی ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق کە لەم دەورەیەدا بۆ ولاوە کە حکوومەتی عێراق نامێنێ لە کوردستان نامێنێ حکوومەتی عێراق دەسەڵاتی بەسەر کوردستان نامێنێ اینجا کۆماری ئیسلامی دەکەوێتە فشارهێنان بۆ سەر یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی بۆ مەحدودکردنەوە و بەرتەسکردنەوەی فعالیەتی ئەمە ئەوەش درێژەی هەبووە تا ئەو وەختێک کە ڕژیمی عێراقیش ڕووخاو هەموو ئەوانە تا ئەمڕۆژ ئەوە درێژەی هەبووە بەڵام لەو مەقاتەعەدا ئەوەی ئێستا ڕوودەدا یعنی ئەوەی لە هەرێمی کوردستان ئێستا ڕوودەدا و بەحسی گواستنەوەی ناوەندی ئێمە لە زەرگۆز بۆ شوێنێکی دیاریکراو کە دڵخوازی کۆماری ئیسلامی ئێرانە تا ئەوە ڕوودەدا ئەمەشیان تایبەتمەندی هەیە ئەو دوو قۆناغە بۆ ئێمە تایبەتمەندی هەبووە و هەردووکیان بۆ ئێمە ئێش و ئازاری تایبەت بەخۆیان هەبووە و زەرەر و زیانی تایبەت بەخۆیان هەبووە کە ئێمە هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە هەرەبووی بکەینەوە بەڵام لە تەواوی ئەو ماوەیەدا کە کۆماری ئیسلامی ئێران فشاری هێناوە بۆ حکوومەتی هەرێم و بۆ یەکێتی نیشتیمانی بێجگە لە 1-2 ساڵی ئەخیر نەبێت کە ئەو قەراردادە ئیمزاکراوە هەمیشە ئێمە بە گفتوگۆکردن ڕێگا چارەمان بۆ دیوەتەوە یعنی ئەمە دەرکی ئەومان کردووە ئەو فشارانەی کە بەسەریانەوەیە واقعین و خەباتی ئێمە نابێت زیانی زۆر بە موقعیت و ژیان و بەڕێچوونی خەڵکی ئەو وڵاتە بگەێنێ لەبەرەوە
ئەمە ئەومان دەرکردو بەڵام بە گفتوگۆ چارەسەر کراوە هەموو جارێ ڕێگا حەلی گونجایی بۆ دیتراوەتەوە بە پێچەوانەکەشی وەختێک ئێمە لەلایەن دەوڵەتی عێراقەوە کەوتوینە فشارەوە بۆ مەحدودکردنەوەی پەیوەندیەکانمان دەوڵەتی عێراق دیسان بە دیپلۆماسی و بە گفتوگۆ و بە ڕێگا حەلی مامناوەند و هەموو ئەوانە هەوڵمانداوە بۆ ئەوەی کە کێشەکان لە کێشەکان تێپەڕ بین و هیچ لایەک زیانێکی ئستراتێژی نەبینی ئەوە لێژووی واقعی ئەو پەیوەندیانەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ برێم ئەوەندەی بیستوێتمان یەکێک لە خاڵەکانی سەرەکی ئەو ڕێکەوتنە کە باسکراوە ئەمنیەتی سنوورەکانە و هەروەها مەسلەی چەکداربوون و خەباتی چەکداری بۆ کۆماری ئیسلامی تا جێگەی کە بە کۆمەڵە مربوطە کاریگەری ئەو خاڵە لەسەر کار و تێکۆشانی کۆمەڵە بەگشتی چۆن هەڵدەسەنگێنن. ئەم پرسیارە چەند لایانی هەیە بەڕاستی بەڵام من بۆ ئەوەی کە وەڵامێکی ورد بتوانم بەو پرسیارەیەوە بدەمەوە دەبێت تۆزە بگەڕێمەوە بۆ دواوە بۆ مێژوو. دوای ئەوەی کە پێشمەرگە هێزی پێشمەرگە شارەکانی کوردستانی بەجێهێشت بۆ ماوەی چەند ساڵێک تقریبان هەموو تێکۆشانێکی سیاسی تۆ قالبی پێشمەرگانەوە و جوانان و ئەسوراوان و تێکۆشەرانی سیاسی بە دەرەجێکی یەکجار زۆر هەمویان ڕویان کردە پێشمەرگایەتی و لە ساڵانی دواتریشدا کە شەڕی ئێران و عێراق لە جەریاندا بوو هەر ئەم ڕەوتە بەردەوام بوو و لە نەتیجەدا جۆرێک بۆشایی لە ناو شارەکانی کوردستان لە لەحاز حزوری پێشڕەوان و فعالینی سیاسی جۆرێک بۆشایی پێکات. ئەمە بەردەوام بوو تا چەند ساڵێک دوای چەند ساڵێک کە پێشمەرگە لە شارەکان و دوای لە دەهاتیش و لە بەناتکە ڕزگارکراویش و ئانە پاشەکشەی کرد وردە وردە لە ناوخۆی شارەکانی کوردستان جۆرێک لە بوژانەوە و سەرهەڵدانەوەی نەوەیەکی نوێ شاهیدی بووی یعنی نەسلێکی تازە لە فعالین تێکۆشەرانێک پەیدا بوون کە ئیتر گرێدراوی خەباتی پێشمەرگانە نەبوون قەرزداری خەباتی پێشمەرگانە نەبوون بەڵکە خۆیان مەجالیان بۆ کار و بۆ فعالیت دەرەخساندبوو دەرەخسا ئیتر وردە وردە ئەوڵەکانی مانگی مەی لە شاری سنە لە شارەکانی دیکە بەڕێوە چوو ڕێکخراوی کرێکاری پێکات ڕێکخراوی مەدەنی دیکە پێکات جۆری لە بوژانەوەی فعالیەتی مەدەنی و فعالیەتی هونەری و فەرهەنگی و جینگە پارێزی و ژنان و هەموو ئەوانە وردە وردە شکلیان گرت ئەمە بارودۆخێکی تایبەتی بوو بۆ ئێمە مەقتەعی 1384 مەقتەعێکی تاریخی دیاری چارەنووسساز بوو ئێمە کە وردە وردە ئەو گۆڕانکاریەمان لە کۆمەلگای کوردستاندا دەدیت لەو مەقتەعدا فرسەتی تاقیکردنەوەیەکی پێشات ئەو فرسەتە بریتی بوو لە خەباتێکی سیاسی و جەماوەری کە بە دژی جنایەتێکی جمهوری ئیسلامی لە شاری مەهاباد شوانێسی قادریان بە شێوەیەکی دڕندانە گیانی بەخت کرد و شەهید کردبوو مەجالێک فرسەتی خۆڵقا دوای مانگێک خەڵک لە مقاومەت و لە فعالیت ئێمە بانگەوازی مانگرتنیشی گشتیماندا ئەو بانگەوازە وەڵامی وەرگرتەوە و وەڵامێکی قاتع و سەرتاسەری و جدی وەرگرتەوە و ئێمەی متەوەجیهی گۆڕانکاریەکی کۆمەڵایەتی بەرین کرد لە کوردستان ئێمەی متەوەجی زەرفیەتێکی تازە پێکهاتوو لە ئاستێکی وەسیعدا کرد و بە تایبەتیش بۆ کۆمەڵە تایبەتمەندەکەی ئەوە بوو کە ئێمە هەر خۆمان بەتەنیا و بێحت بە سیاسەکانی دیکەی کوردستان بانگەوازی ئەو بانگرتنەماندا بوو ئەوە نیشانیدا کە ئێمە ینی تاقیکردنەوەیەکی جەماوەری نەک سرفەن لێکدانەوە و هەڵسەنگاندنی حزبێکی سیاسی لە تاقیکردنەوەیەکی جەماوەریدا ئێمە بەوە گەیشتین کە کۆمەلگای کوردستان زەرفیەتایەکی تازەی تێدا پێکاتووە کە تێیدا فعالیەتی خەباتی چەکداری فەرعی بۆتەوە پراوێز کەوتووە و جنبشی توودەی و جنبشی مەدەنی بوژاوەتەوە و خەریکە سەر هەڵدەدا و تاقیکردنەوەکانی دواتریش و ساڵانی دواتریش هەر زۆرتر ئەوەی سابت کردی ئێمە بۆ نەتیجە گەیشت بووین زۆر پێش ئەوەش کە کوردستانی عێراق ناتوانێت پشتی جەبهەی ئێمە بێ ئێمە ناتوانین خەباتی چەکداری خۆمان لەسەر حسابی ژیان و بەڕێچوون و ئەمنیەت و هەرچی ئەوەی خەڵکی کوردستانی عێراق بەڕێوەبەرین
کەوایە بۆ ئێمە سنوور ئیتر ئەو ئەهمیەتەی نەما سنوور ئەهمیەتەی نەما و خەباتی چەکداریش بۆ ئێمە کەوتە پراوێزی خەباتی مەدەنی و بۆ ئێمە ئیتر لە ئەولەویەت کەوت لەگەڵ ئەوەشدا کە ئێمە هەمیشە کتومانەوە ئێستاش دەیڵین کە خەڵکی کورد حەق مافی پاراستنی ڕەوای خۆی هەیە بە شێوەی چەکداری دەتوانێ و بۆی هەیە هەر وەخت بە پێویستی بزانێ و بتوانێ و شرایط و بارودۆخەکە بۆی بگونجێ و ئەوە ڕێگایشی ئاسانتر بێ بۆ سەرکەوتن دەست بۆ چەکبەرێ ئەوە حقێکی مێژوویی حقێکی اجتماعی سیاسی ئەخلاقی خەڵکی کوردستانە و سەرچاوەکەشی لە زەبروزەنگ و کوشتار و داپۆسینی ڕژیمی حاکم و ڕژیمی کۆماری ئیسلامیەوە لەوە هاتووە چون مەجالی فعالیەتی مەدەنی و سیاسی بەردەست دەکاتەوە دەرەحاڵ دەمەوێت بڵام ئەوە مۆزوعەکە ینی بەس بۆ ئێمە هێزمان لە سەر سنوور نەبوو بکشینەوە دواوە ئێمە عەقەب نشینیەکمان نەکردو ئێمە هێزمان نەناردوێتەوە تا بڵێن ئێستا لەوە بەولاوە هێز نانێرینەوە بۆ ئێمە ئەو مەقتەعیە و فشارانە هیچیان بە مانای پاشەکشەیەکی دیاریکراو نەبوو ئەوە تاو جگای کە بە فعالیەتی ئەمە مەربوتە ئەولەوێتەکانی ئێمە گۆڕابوو و ئێستاش شتێکی کرد بەڵام مەسئلەی چەکداربوون و مەسئلەی چەک بەشانبوون مۆزوعێکی دیکەیە مەسئلەی چەکداربوون هەڵدەگەڕێتەوە بۆ بارودۆخی هەرێمی کوردستان و نەک هەرێمی کوردستان عێراق و نەکەر عێراق هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی زۆر نائەمنە ناوچەیەکی زۆر بێسوباتە لە هەر گۆشەیەکیدا جۆرێک لە شەڕ و کێشە و ململانی چەکدارانە لە زەریاندا بووە و هەیە و بەردەوامیش بووە ئەمانە خۆی وەزعی وای خۆڵخاندووە کە تەنانەت دەسەڵاتەکانیش مافی ئەویان لە خەڵکی نەساندوتەوە کە چەکیان هەبێت ئەوەی کە ئێمە لەو مەقتەعەدا قبوڵمان کرد ئەوەیە کە لە کوردستانی عێراق ئیتر بەڕێوە دەچێت ئەویش عیبارەتە لەوەی کە چەکداربوون قەدەغە نییە بەڵام دیاردەی چەکداری نابێ بێ یعنی تۆ دەتوانی چەکت هەبێ شاراوە لە ماڵێ بێ بەڵام ناتوانانی چەکت بکێشان و بچێت بازار بخولێەوە ناتوانانی دەمانچەکە لەژێر پشتێنەکەت دابێ و پچی بۆ خەرید لە بازار و ئەوانە ئەما دەبێت دیاردەی چەکداری مەمنوعە قانونەن بەڵام هەڵگرتنی چەک مەمنوع نیە دێمەش کوتمان لەو چوارچێوەیەدا چەکیش ئەگەر هەبێ بۆ پاراستنی خۆمانە و چەک بۆ ئێمە لە وەختە ئەمرازێک نییە کە ئێستا بۆ خەباتی سیاسی لە عەلەی جمهوری ئیسلامی بەکاری بێن چون ئەولەوێتی ئێمەوە نییە لە شۆڕشی ژیناشدا ئەسەن هەوڵماندا بۆ ئەوەی کە ئەم دیاردەیەش نەبێتە هۆی ئەوە کە ئەو شۆڕشە میلیتاریزە بکرێ بۆ وسیلەی جمهوری ئیسلامی وها سەرکوت بکرێت کە دای ببڕن لە باقی شوێنەکانی ئێران و لە هاوپەیمانانی خۆ کەوایە دەمەوێت بڵم کە نەخێر ئەو مەسئلەیە تەئسیرێکی یعنی کاریگەریەکی ئەساسی لەسەر فعالیەت و لەسەر چالاکی سیاسی ئێمە دانەناوە هەموو فۆنکسیۆنەکانی فعالیەتی سیاسی ئێمە بەردەوامن کار دەکەن لە کوردستانی عێراق بە هەر شێوەیەک ممکنش بارودۆخێکی تازەی بۆ بخۆڵکێ بەڵام خۆی دەگەڵ شرایەتی تازە دەگونجێنێ وەکو لە هەموو شوێنێکی دنیا ئێمە فعالیەت سیاسی خۆمان لێرە بە تایبەتمەندێک کە ئەو منتەقە هەیەتی و لە چوارچێوەی مەقدورات و مەحزوراتی ئەو منتەقەیە و جۆرێک لە تەفاهم و تێگەیشتن دەگەڵ دەسەڵاتی ئێرە بەڕێوە دەبین کەوایە دەتوانم بڵێم ئێمە کەمترین زەرەرماندی وە لەو مەسئلەی ئەو ڕێککەوتنەکە لەسەر مەسئلەی چەک لە چاو ئەو هێزانەی کە لە موقعیەتێکی جیاوازدا بوون بەنسبەت ئێمەوە بەڵێ زۆر سپاس هاوڕێ برایم بەشی سەرەکی چالاکی سیاسی و حزوری کۆمەڵە لە ناوچەی ژێر دەسەڵاتی یەنەکە یان بڵێن زۆنی سەوزدایە چاوەڕوانیتان یان ڕەخنێنتان لە یەکێتی و یان بەگشتی لە حکوومەتی هەرێم چییە؟ ئەوەی واقعێتە ئەوەیە کە بە درێژەی ئەو ساڵانەی کە ئێمە لە کوردستانی عێراق لە دوادار لە هەرێمی کوردستان بووین هەمیشە ئەو کێشانە بووە ئاماژەشم بۆ کرد هەمیشە ئەو کێشانە بۆ هەمیشە دەوڵەتی عێراقشاری بۆ هەناوە بۆ بەرتەسکردنەوە پەیوەندیمان دەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ پێچەوانەکەشی لەولاوە دەوڵەتی ئێرانفشاری هەناوە بۆ یەکێتی بۆ مەسەلەی ئێمە لەبەرەوە مەسئلەی ئەو فشارانە هەمیشە دەوام بەڵام ئەوەی کە هەمیشە کۆمەجی کردووە بەوەی کە ئێمە بتوانین ئەو کێشانە لەو کێشانە بە شێوەیەکی کەم زەرەرتر دەربازبین دیالۆگ و گفتوگۆ بوو
یعنی ئێمە گفتوگۆمان بۆ دەگەڵیان و دیالۆگمان کردو لە ئاسی دەفتەری سیاسیدا لە ئاسی بەڕێوەبەران و ناوەندەکانی دەسەڵاتیاندا و هەوڵمانداوە بە لێک تێگەیشتن کێشەکان دا بە مرچینەوە تەخفیفی بدەین بە جۆرێک هەردوو گلا کەمتر زەرەر ببینن. چونکە ئەو بەلایەمەوە زۆر مهم بوو کە ئەو مەسئلەی تەنیا پەیوەندی دوو سازمان و دوو ڕێکخراو نییە، بەڵکە پەیوەندی مێژوویی و سیاسی بینی دوو بەشی نەتەوەیەکە لەم دیوی سنوور و ئەو دیوی سنوور. ئەمانە هەمیشە احتیاجان بە یەک بۆ هەمیشە بەهانا یەکترەوە چوون، هەمیشە پشتوپەنای یەکتر بوون. ئەم دیو ئەو دیو ئەو پەیوەندیە نابێ تەخریب بکرێت، نابێ زیانی پێ بگە. لەبەرەوە ئەومان هەوڵمان دەدا بە گفتوگۆ حەلیکەین. لە هەمان کاتێ فشارەکانی واقعی بوون، فشار بۆ سەر ئەم لا واقعی بوو، فشار بۆ ئەو لا واقعی بوو و دەبوایە ئەو فشارانش هەموو دووچەڵ بکرێتەوە. هەمووشی بە شەڕ و پێکادان و بە زۆر نەدەکرا، بەشێکشی بە عەقلی سەلیم جێبەجێ دەکرا، بە تەفاهم جێبەجێ دەکرا. تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستان و حتا پارتی دموکراتی کوردستانیش هەردوو بەشی هەردوو حزبی بەسلا سەرەکی هەرێمی کوردستان هەردووکیان دوو ناوەندیان پێکەنەوە، ناوەندێکیان هەیە بەنێی پەیوەندە نیشتیمانیەکان. یعنی حتا سەرەتای شکلگرتنی ئەو دەسەڵاتە لێرە نەهادێک بۆ دامەزراوەی بۆ بەنێی پەیوەندە نیشتیمانی، یعنی پەیوەندی دەگەڵ حزبە سیاسیەکانی بەشەکانی دیکەی کوردستان. یعنی ئەوان مەفروض گرتووە، هەر لە ئەوڵۆ مەفروض بوو بۆ هەمووان کە پەیوەندی نیشتیمانیەکان ڕێکخراوەیەکە دامەزراوەیەکی حکومی حزبی ئێرەیە کە دەبێت پەیوەندی سیاسی لەگەڵ ئەو حزبە سیاسیان تەنزیمکە. یعنی وجودی حزبە سیاسیەکان بە فەرمی ناسراوە، مەسئلەی پەیوەندی و ڕابطە و هاوکاری دوولایەنە و هەمووانە لە چوارچێوەی ڕێنمایەکانی هەردوولا بە ڕسمی ناسراوە. ئەوەی کە ئێمە وەکو گلەی یا ڕەخنە بڵین هەمانە ئەوەیە کە ئەوان ئەو پەیوەندی ئەو دو ساڵی ئەخیردا لە 1 ساڵ و نیو ئەخیردا کە ئەو قەراردادی ئەمنیە بینی ئێران و عێراق واژۆ کراوە، ئەو ناوەندەی خۆشیان کە دامەزراوەیەش خۆشیانە بێدەسەڵات کردووە، بێوەزیفە کردووە لە هاان ئێمەدا و ئێمەیان ڕاستەوخۆ ڕەتداوە بە دەستگا ئەمنیەکان کە ئەوە بە بڕای من لە تمەی ئاستی پەیوەندەکانی هێناوەتە خوارێ و لە نەتیجەدا زۆرێک لەو کێشە و گفتوگویە مشکلاتی کە دێتە گۆڕێ و هاتوۆتە گۆڕێ کە دەیتوانی و دەتوانێ بە گفتوگۆ چارەسەر بکرێ و ڕێگای بۆ ببیندرێتەوە و ئیجازە نەدرێ بۆ ئەوەی کە هیچ لایەک زەرری استراتێژیک و زەرری جدیتا بینن ئەوان بەس لە دەستور خارج کردووە. ئەوە یەکێک لە زەرەرەکانی داوای ئێمە ئەوەیە ئەو پەیوەندیە بێتەوە سەرجەی خۆی، بێتەوە سەرجەی خۆی. ئێمەش زمانی گفتوگۆ دەزانین، ئێمەش ئەو فشارانە بە ڕسمیەت دەناسین کە لەلایەن دەوڵەتانی دەوروبەرەوە لایەن دوژمنانی خەڵکی کوردستانەوە بۆ ئەوان دێ. ئێمەش خۆمان لەو زەمینەدا بۆ خونچاکردنەوەی ئەو فشارانە بە هاوکاریان دەزانین. ئێمە نامانەوێت ئەمە بارێکیش بینە سەر ئەو فشارانە بەسەریانەوە، بەڵام دەبێت کاناڵەکەی بۆ فعالکەنەوە، بۆ کاناڵەکەی بۆ بدۆزنەوە. من حەزەکەم لەو فرسەتە ڕێگان بدەی بیرەوەرێک بجارمەوە کە پێم وایە بۆ مێژوو گرنگی هەیە. ساڵی 1983 ئێمە کۆنگرەی سێ کۆمەڵەمان لە جریاندا بوو. لە کۆنگرەی سێ کۆمەڵە مامجەلالمان داوت کردبوو لەگەڵ هەیەتێک لە کۆمەڵی ڕەنزدەرانی کوردستان، ئەوانە کۆنگرەی بەشدار بوون. لەو کۆنگرەدا قرار بوو خەریک بووین ئێمە بەرنامەی کۆمەڵە بۆ خودموختاری کوردستانمان تەسویب دەکرد. بەندێکی تێدا بوو لە بەرنامەی کۆمەڵە بۆ خودموختاری کوردستاندا کە نووسرا بۆ حکوومەتی خودموختاری کوردستان، یعنی کوردستانی ئێران، حکوومەتی خودموختاری کوردستان مافی پەنابەرێتی دەدا بە هەموو هاوڵاتیان، بە هەموو تێکۆشەرانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان، لەو پارچەکانی کوردستان. ئەمجلال یادی بەخێر لەو کۆبوونەوەتی جاکاکەژیان من بۆ پەنابەری لێ ئەوە وەرگرم دەچم لە دەوڵەتی سوێدی وەردەگرم، یعنی چی ئەوە مافی پەنابەریمان پێدەدەن. ئێمەش تۆزە وڵاسە تەریق بووینەوە، وتمان تەجربەشمان کەم بوو، وتمان مامجلال پێ دوای دەبێت چ بنووسی؟ وتی کاکە دەبێت بنووسن حکوومەتی خودموختاری کوردستان بە گەرم و گوڕی و بە هەموو هێز و تواناوە لە خەباتی ڕزگاری خوازانەی خەڵکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان پشتیوانی دەکات. بەڵام ئێستا دەبینیت فشارەکانی جمهوری ئیسلامی گەیشتە جێگایەک کە ئەو سەرەتایە کە ئەو وەختی مامجلال بە ئێمەی کوت و ئێمەش سەلماندمان ئەویان چۆتە ژێر پرسیار. بۆیە
ئێمە ئەوە چاوەڕوانیمان ئەوەیە بە هەموو ئەو بڕیارانەی کە زیادە ڕۆیی بۆیەن بڕیار بەعزە بڕیارێکە لە جێ خۆی بووە مثلەن دیاردەی چەکداری نەبێ مثلەن ئەوەی کە بەهانەی بەدە جمهوری ئیسلامیەوە نەدەین کە ئەوان نان بڕاوکە یا مثلەن مەرزەکانیان لە داخایە ئەمنیەتیان بخاتە خەتەرەوە ئەوانەمان هەموو تێگەیشتن جێبەجێ کردو بەڵام ئەوانش حرمەتی سیاسی ئەمە وەکو ڕێکخراوی سیاسی بپارێزن و کارێکی وا نەکەن کە ڕژیمی ئێران بتوانێ لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان شەڕێکی ڕەوانی لە دژیان بەڕێوە بەرێ لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە تمە لە اعتیبار و حرمەتی حزبە سیاسەکانی کوردستانی عێراقیش بدا و نیشان بدا کە بەسەر ئیرادەی ئەواندا زاڵ بوو ئەوە بەڕای من ڕێگا چارەی هەیە هەروەکو لە ڕابردوودا بوویەتی لە داهاتوودا هەیەی ئێمە دەمانەوێت ئەوە پێداچوونەوە بکەن بە هەموو شتێک و تەنانەت پێداچوونەوە بکەن بە ڕاگواستنی ئێمە لە زۆرجۆزیش بەڵێ زۆر سپاس هاوڕێ برایم لەسەر پرسی ڕاگواستنی کەمپی زەرگۆز کە ئاماژەتان پێدا دوایین هەواڵ چییە و ئەو مەسەلەیە بەکوێ گەیشتووە تەوان ئێمە دوای ئەوەی کەیتر بۆمان معلوم بوو هەم دەوڵەتی عێراق و هەمیش حکوومەتی هەم یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە بە هەر دەلیلێ بە هەر وەکارێک سوورن لەسەرەوەی کە ئێمە دەبێەوە بگۆزینەوە خۆتەوان ئێمە نەمانێت تونند و تیژی بەکاربێت لەو قەزیەدا و بە هیچ جۆرێک لە جۆرەکان و شتەکە دەمانەویست بە هەر بەهێمنی چارەسەر بکرێ خۆ بە ناچار قبولمان کرد وتمان دوای ساڵ و نیوێک مقاومەتێک دوای ساڵ و نیوێک زیاتر لە ساڵ و نیوێک مقاومەت و گفتوگۆ هەرچۆنێکی بۆ و بە فعالیتی سیاسی بە دەخالەتدانی دۆستان و ئاشنایان و نزیکان و هەموو ئەوانەی کە قسەیەکیان ممکن بوو ڕەوازی هەبێت لای یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانەمان هەموو کرد وەختی هەموو ڕێگاکانمان تاقی کردەوە ئیتر هەستمان بۆەوە کرد کە ممکنە تونند و تیژی بەکاربێ تەمەشامان کرد ئەوەتر دەچێتە قۆناغێکی هەستیارەوە کەوایە قبولمان کرد لەواقعدا قبولێکی نابەدڵ بوو نادڵخواز بوو ئەوان بە ئێمەیان کوت کە ستارتی کارەکەتان دەبێت لێ بدەن لە ئەوڵەوە ژمارەیە کەستان بەڕێکەنە ئەو ئوردوگایی کە بۆتان دیاری کراوە لە منطقەی سووداش ژمارەیەکی دیاری کراو کە زۆریش نییە لە ئەوڕیانی ئێمە خۆیان داوتەڵەبانە حاضر بوون و خۆیان یادگەر خانەوادەکانیان هەستان چوون ئەو شوێنە لە نیشتەجێ بوون وا کوترا کە ئەوانە لەوێ دەبن تا نەزارەت بکەن بەسەر جەریانی سازمەندان و ڕێخستنی خانوو و جێگاوڕێگا بۆ باقی جەماعەتەکەش ئەم قەزیە تا ئێرە ئێستا ئاوا چۆتە پێشێ ئەو ژمارەیە لەوێ هەن باقی خەڵکی کەشە لە شوێنەکانی خۆیان لە زۆر جۆز ماونەوە بەڵام لە واقعدا پرۆسەکە دەستی پێکردو بەڵام بە بڕوای من ئیمکانی ئەوە هەیە کە پێداچوونەوە پێدا بکەن لەبەر ئەوەی کە لە قەراردادی ئەمنی بینی ئێران و عێراقدا واژۆکراوە شتێکی ئاوا ئەوەندەی مە بیسپێتمان شتێکی ئاوای تێدا نییە کە ئەوە ئجبارێک ئەوەی کە لە قەراردادەکەدا ئەوەندەی کە دەرە هەموو وردەکاریەکانی ئێمە نازانین بەڵام ئەوەندەی کە ئێمە هەستان پێکردو و لێرە و لێ بیستمانە سنوورەکانیان بەلاوە مهم بووە هێزی چەکدا لە سنوورەکانەوە نەبێ لێرەوە هێز نەنێردرێتەوە بۆ ئەو لە فێرگەی پێشمەرگایەتی و دیاردەی چەکداری و پەروەردەکردنی هێزی پێشمەرگە بۆ مەسەن فعالیەتێکی سیاسی نظامی دواڕۆژ لێرە ئەوانە بوونی نەبێت هەموو ئەوانە یا جۆرێک مەسەلەن چاوەدێری و ڕاستی ئازمایش بۆ هەموو دیاردانە بکرێت ئەوانە هەموو قبول کراوە و ئەوەی کە دەبێت ئێمە ئێستا لەواقع تەزمینی پێ بدرێت ئەوەیە کە فعالیەتی سیاسیمان و ئەمنیەتمان دەبێت لێرە دابین بکرێت ئەوە تەقازایەکی زۆر نامۆ نییە ئەوە شتێکە کە لە هەموو وڵاتانی پێشکەوتووی دنیا بۆ ئێمە بەڕستمێت ناچراوە ئێمە چەند بە چەند قاتی ئەو خەڵکەی کە لێرە هەمانە لە ئەڵمان هەمانە لە سوێت هەمانە لە وڵاتانی دیکەی ئوروپای هەمان لە کانەدا و لە ئەمریکا هەمانە جاک ئەوان لەوێ نەکەس دەیانباتە کەمپی زۆرە ملی نەکەس ئەمنیەتیان دەخاتە خەتەرەوە نەکەس فعالیەتی سیاسیان مختل دەکات ئەمنیەتیانە خەتەرەوە دەوڵەت دیفاعیان لێ دەکات دەمەوێت بڵم کە چ جای ئەوەی کە ئێمە ئەو مێژوەشمان هەیە دەگەڵ خەڵکی ئێرە و دەگەڵ ئەحزابی سیاسی ئێرە و ئەو پەیوەندیە تاریخیشمان هەیە و
دوو بەشی نەتەوەیەکین کە باسم کرد چەندە بەدەم یەکترەوە بوون بەهانای یەکترەوە هاتوون قابلە ئەوەی کە دەوڵەتی ئالمان دەوڵەتی سوئێد بەڕسمێتی دەناسێ لێرە بۆ ئێمە بەڕسمێت نەناسرێ لەبەر ئەوەی دەکرێت بەداخەوە تۆزە زیادە ڕۆیە یعنی ئەوەی کۆماری ئیسلامی داوایان لێ دەکا لە چوارچێوەی یاسا نێودەوڵەتیەکانیش بەدەرە لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی ئەو چالاکوانان و فعالین سیاسی لە وڵاتانی جۆراجۆر لە چوارچێوە یاسا و دەوڵەتانە وڵاتاندا دەتوانن فعالیت سیاسی خۆیان بکەن بۆچی دەبێت لێرە مەسەلەن محدود بکرێتەوە و ڕێگای لێ بگیرێ یا مەسەلەن بەم جۆرە ئەقداماتی حاد و چاوەڕەن نەکراو بەڕێوە بچێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ برایم پرسیارەکانی من تەواو بوو ئەگەر پێتان وایە قسێکەیە کە ئاماژەتان پێ نەکرۆ لە کۆتاییدا فەرموو. ئەوەی کە مهمە ئەوەیە کە من دەمێت تەئکید لەسەر بکەمەوە ئەوە ڕاگواستنی ئوردوگای زۆر گوێزی گەورە چ بەڕێوە بچێ چ بەڕێوە نەچێت چ تەکمیل بکرێت چ تەکمیل نەکرێت ئەمڕۆ بێ یا سبەینێ هەرچی بێ ئەوە ناتوانێت خەلەل بخاتە سەر نەفسی فعالیەتی سیاسی ئێمە دەزانین کە شرایطی کارمان دەگۆڕێ شرایطی کارمان لێرە گۆڕاوە بەڵام ئێمە فێری ئەوە بووین کە لە هەر بارودۆخێکدا لە هەر شرایطێکدا فعالیەتی سیاسی خۆمان تەعتیل نەکەین با من مثالێک شتان بۆ بێنمەوە لەگەر ڕێگان بدەی لەو وەختێک ئێمە لە ئالانی سەردەشتەوە پاشەکشەمان کرد هاتیم بۆ کوردستانی عێراق بەیانی زوو بارگەوبنەی رادیۆی کۆمەڵەمان تێکەوە پێچە لەو شوێنەوە کە حرەکەتمان کرد بوو کە شوێنێک بوونەوەی گاچێ لە ئاوایەکی دروستە لێواری سنوورە تا ئەو شوێنەی کە قرار بوو بچین چەند سعاتێ ڕێگا بوو بەرنامەی نیوەڕۆی رادیۆ کۆمەڵە تەعتیل دەبوو چونکە رادیۆکەمان کردووە دوو بەش بەشێکی گەورەتریمان لە ڕێگایکی دیکەەوە خەریک بدەگواستەوە بەشی چکۆڵەتری بەشانی پێشمەرگەکانەوە بوو بە دانهێنا بیگۆزنەوە بۆ ئەو شوێنە دروست لە نیوەی ڕێگا لە شوێنێک بنەوی سەفرە و زەرور بارگەوبنیان داناوە مۆتۆریان خستۆتە کار و رادیۆی کۆمەڵە ئەو ڕۆژە نیوەڕۆ سعادیەکی نیوەڕۆ بەرنامەی تەعتیل نەبووە لە حاڵێکدا ئالان سەرتاپەر ئالان غەرقی ئاور بوو تۆ باران دەکرا نائەمن بوو و ئێمە لەژێر ئاور باراندا پاشەکشەمان کرد بوو لەژێر ئەو ئاور باراندا هاوڕێیانی ئێمە بە ئەو پەڕی فیداکاریەوە لە سەفرە و زەرون رادیۆی کۆمەڵایاندا بزراند و ئانتێنەکان بردوۆتە هەوا لە فاصلەی سعاتێکدا بچ فداکاری و بچ ڕەنجێک بچ کارێکی پراوپڕ وەلایەنەشتۆ رادیۆ بخەوێت ئەمە بڕوا بەخۆی لە ناو ڕێزەکانی ئێمە بە چەند قات بردەسەرێ ئەسڵ ئیجازەی نەدا کە ئەو عەقەب نشینیەمان پێوە دیار بێت کەس ئیحساسی شکست بکە کەس ئیحساسی ئەوە بکە کە گویا مەسەلەن دەرەتانی لێبڕاوە وان بۆیە ئێستاش هەر ئەوەیە ئێستاش کۆمەڵە هەر ئەو ڕۆحیەی هەیە هەر ئەو زەرفێتانەی هەیە و لە هیچ شرایطێکدا ئەوە هەموو کەس دڵنیا بێ لە هیچ شرایطێکدا فعالیەتی ئێمە ناڕوخێ لێرە ناوەستێ لێرە بێ یا لەوێ لە شوێنێک بێ لە شوێنشی دیکە هیچ شتێکمان لە گرێوی مطلقی هیچ کەسدا نییە ژیانمان ئەمنیەتمان داهاتووی ڕەفیقەکانمان هیچ شتێکی لە گرەوی مطلق هیچ کەسدا نییە جا بۆیە کەس خۆی زەحمەت نەدا چونکە فقط خەجاڵەتەکەی پێدەمێنێ بۆ ئەوە و بزانن کە کۆمەڵە ئەم ورەیە ئەم سیاسەتە ئەم جەهەتگیریەی لە خەباتی جەماوەری و لە پشتیوانی خەڵکی کوردستان وەردەگرێت ئەمە سرفەن ئیرادە نییە سرفەن نەفسی شۆڕژجەربوونی بنیادەمەکان نییە کەەوە بەجێی خۆی ئەوانە هەموو لەسەر جێ خۆیەتی بەڵام ئەوە پشتگەرمیەکە بەو جەماوەرەی کە 45 ساڵە پشتیوانی خۆیان لە کۆمەڵەیەکی کۆمۆنیست درێغ نەکردو سەر ڕای ئەوەی کە هەر بۆ چونێکیان هەبوو بێ مەزهەبی بوو بێن هەرچی بوو بێ پێشمەرگەی کۆمەڵە توانیوەتی ژنی پێشمەرگەی کۆمەڵە ژن توانیوەتی بچێ لە میحرابی مزگەوتدا نەسیحەتی پیاوان بکە ئەوە هەمووی کفرە ژن بی کفرێکە بچی لە مزگەوت لە میحرابی مزگەوت ئازاربی کفرێکە و نەسیحەتی پیاوانش بکەی کفرێکەیە بەڵام کۆمەلگای کوردستان ئەوەی سەلمان ئەوەی قبول کرد
و خۆشەویستتری کردین لای خەڵک نەکرد نفوزی کەم نەکردینەوە بەرە ئەو کۆمەڵەیەک بۆ پێشینەیە بۆ تاریخە بۆ هێزەی کە ئێستا هەموو شتێکی خۆبەخش و داوت هەڵەبانە بەڕێوە دەچێت بەو گۆڕانکاریانە جوزئیانە هەرچەند دەزانم سەختە دەزانم بەهەرحاڵ ئازاری خۆی هەیە بەڵام بەوانە نە لە بندێ و نە لە تمەیەکی زۆر جدی دەبینێ. بەڵێ زۆر سپاس هاوڕێ برایم بۆ ئامادە بوونتان لە بەرنامەی کۆمەڵە سوڕەوانی ئەم هەفتەمان. زۆر سپاس بۆیەوەش. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێ برایم عەلیزادە جەبیرەوەڵی کۆمەڵا کە زەحمەتی کێشاو لەم بەرنمەیە بەشدار بوو. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنمەی ئەم هەفتەمان هەتا بەرنمەیەکی تر و کۆمەڵە سوڕەوانێکی دیکە هەر شاد بژین.